یەکەم جار لە دەورەیەکە دەستم پێ کرد. دەورەیەکم بینی کە ڕێکخراوێ بۆی ڕێکخستبوون زۆر دەستخۆشییان لێ یەکەم کە زۆر پشتگیری منیان کرد. لەوێ خۆشبەختانە من پلەی یەکەم بەدەستێنە ئەیتر مامۆستاکەشم و ڕێکخراوەکەش زۆر پشتگیریان کردم وتیان بە هەموو شێوەکەم پشتگیرتین و بەس وازمێنە و بەردەوام بە. منیش یەکەم جار یعنی وا دەستم پێ کرد کە دیزانی هەموو شتێ بکەم. بەڵام ئیتر دوای ماوەیەکی تر دەورێکی ئۆنلاینم بینی. دەورێکی ئۆنلاینم بینی لەسەر خشەڵ بوو. هەیتر کە بینیم و جا زۆر حەزەکەم بۆ خشەڵ دروستکردن یعنی ئەوە نەبوو بڵم لە مناڵیان شتێ بوو لە دەورەکە کە زیاتر و ئەو دەورە ئۆنلاینم بینی لەوە زیاتر حەزم لێ بوو بەس خشەڵ دروستکردن بکەم. من ماوەی کەمتر لە ساڵێکە دەستم پێ کرد هێشتا 6 ماه مانگێکە بێت. هیچ شتێ بە ئاسانی نایەتە بەردەعین تۆ بڵێ ئەمێ بە ئاسانی دەستکەم بە کارێکی خۆم و هیچ ئاستەنگێکیش نەبێ شتی وانە. بەڵام من دەمە باوەڕم بۆی ئافرەت ئەوە بەهێزە یان هیچ شتێک ئەگەر خۆی حەزی لە شتێ بێ شتێ ناتوانێت ڕێگری لێ بکات. منش خۆشبەختانە سوپاس بۆخوا خێزانەکەم یەکەم جار خۆی گەورە پشتم بۆ بەستووە دوای خێزانەکەم هاوسەرەکەش. توانای ژن زۆرە. من ئێستا جاری وایە کاچم بۆ بازاڕیەکەم و شتەکان مەکرم یعنی بڕواتە بە هیلاک یعنی لەسەر ئەو هیلاکەوە یەم شتەکان دروست دەکەم ئیسراحەت دەکەم. ئەوە نەم حەستەیە بۆ کارەکەم زۆر پێشتر کارم کردووە لە هەموو شوێنێک. بەڵامی تر ئێستا بخۆم گەشتمەوە قەناعەتەی هیچ کاتێک ئامادە نیم بچمە شوێنی تر کار بکەم. بەس گرنگیان بە کارەکە خۆم بەرەو پێشەوە بم. وەکو کردەواری لە پڕێنایی بە کوڕێ بەڵێ من سپاس بەخوا وەکو ژنێک ئێستا بژێ ژیانی خۆم دابینەکەم لەسرم کارم. خۆی بێر وردە دەست بەمی شت بکەی. من ئێستا بڵێم خولیای ئەوم هەیە بیکەم بە بڕاندێکی گەورە نابێ وردە ئیشاڵڵا هەر بەردەوام بم تاکەم و ئاستەی کە خۆمێ ئاستەکەی خۆش هەموو کەسێکەوەی کە لە مێشکی خۆیەوەی بڕاندێکی گەورە بێت و دەنگدانەوەیکی زۆری هەبێت. من لەسەر مرواری و قەزوان و لەسەر خشلە کوردەواریەکان یعنی هەر شتێکە خشلی کوردەواری بێت و خشەڵ بێ من دروستیەکەم. من لە ڕێگەی ئۆنلاینیشەوە ئەیفرۆشم و لە ڕێگەی گروپی خەیاڵی خانمانیشەوانە بەشداری ئەیڤێنت و چالایەکەکانەکەین و لەوێش سپاس بەخوا کە بازارێکی زۆر باشیان بۆ ئێمە دابین کردووە. خۆشبەختانە ئێمە کاتینە پێشنگاکان زۆر دڵخۆشیمان لێ کە عنی واشە شتیشمان لێ ناکرد بەس ئەوە پشتگیریمانەکەن و دەستان خۆش بەردەوام بن. هیوایەڵێ پێویستم پێش نییە بەس لەبەرەوەی پشتگیرێکی تۆ بکەم لێمەکڕیان هاوڕێکانشم زۆر جاروان پێڵن. ئەڵێ پێویستمان بۆ شتەش نییە بەڵام لەبەر ئەوەی پێشگیرێکی تۆ بکەین زۆر سپاسیانەکەم شتێکم هەر لێکڕن زۆر دەستخۆشیشم لێکەن. یعنی ئێمە زۆر جارە پێویستمان بە معنەوی پێویستمان بە مادیەکە نیە پێویستمان بە معنەوەیەکش کە وایە لەسەر یەک وشە پشتگیری ماکاوەش بۆ ئێمە زۆرە. گەشتمەوە قەناعەتی هیچ کاتێک ئامادە نیم لەبەردەست هیچ کەسێکی تر ئیشکەم چونکە ئیشی خۆ زۆر خۆشە لەسەر پێی خۆ دەوەستی یعنی داهاتەکەشی کەم بێ وردە بێ دەستکە لە کەمەوە جا بۆ زۆر. نازان من لەو باوەڕێم هەموو ژنان هەستن کارێکی خوان زۆر خۆشترە زۆر. ئەجا کاگەیتە و ئاستێکە خۆت ئەنجاڵی سپاس بۆ خوانی من لەبەردەست سێر کەسێکیشە ئیش پێ قەت گەورە نابیت. بەڵام تۆ لە بچووکە وردە ئەگەیتە و ئاستێکە خۆ دەتەوێت. ئێمە هیچ کاتێک ناتوانین ینی دوکانێک لە ئێستا دابرین لەبەرەوەی کری دوکان زۆرە بۆ ئێمە شەکاتە کری دوکان زۆر ببێشت بەرەمەکانە بە گرانتر فرۆش ئەو کاتە وەکووە زەرێک لە خۆت بی لەبەر ئەوەی ئێمە بۆ ئێستا ماڵەوە زۆ گونجاوە لە ماڵەوە ئیشەکەین لەبەر ئەوەی ماڵمانەیە مناڵمانەیە لەبەر ئەوە کری دوکان ئێمە هۆکار زۆرە لەبەرەوەی کە دوکانە شتێکمان نییە بۆی لە ئێستا ماڵمان بە باشتر زانیوە ئیشتیا بکەین. ئێمە ئەبێ ئەگەر کاتێک دوکانماندانە شتەکانمان بە نرخێکی زیاتر بفرۆشین ئەو کاتەش خەڵکی زورفێکی وای نییە بێ 15-20 هەزارێک با بە ملوان کێک. ماوەی 5 ساڵە بێت بە تاوەتی خۆم یەکلای کردەوە بۆ کارەکەم بۆ ئەو بەهرە و خولیانی کە لە کاتی خوێندندا هەم بووە نەمتوانیوە بەشداری چالاکی و ڤیستیڤاڵەکان بکەم. هەرچەنە لەو سەردەما ڤیستیڤاڵ و چالاکی کەمتر بووە لە چاو ئێستا بەڵام ئێستا بە بۆنەی دانەمەزراندنی زۆرێکی گەنجانەوە زۆربەی زۆری گەنجان دەستیان داوەتە کاری ئۆنلاین و بەشداری پێشەنگاکان. بەڵام من هەر لە مناڵیەوە حەز و خولیام کاری هوەری بووە و لە چالاکی قوتابخانەکان بەشداریم کردووە. ئەوە بوو هەر لە مناڵی و لەیەکی سەرەتایی و هەتاکو قۆناغی زانکۆم تاوا کرد بەردەوام لە چالاکی و ڤیستیڤاڵەکان بەشداریم کردووە و سپاسی مامۆستایەکان مەکەم مامۆستایانی هونەرم کە لە قۆناغەکانە هاندەرێکی باشم بوون بۆ پشتگیریکردنیان بۆ کارە هونەریەکانم بەتایبەت و کاتت زیاتر کاری ڕەسم مەکرد وێنە کێشان
کە جامیعەم تەواو کرد زیاتر کاری تابلۆمە کرد و کاری زەخرەفە لە پێش لە زانکۆی خۆمان چالاکیان بۆ ڕێخستوم سوپاسیانەکەم و لە ئێستا کاری نەخشی خانەکەم ماوەی 5 ساڵ 6 ساڵە بە بەردەوامی جمهورێکی زۆری خانمانێکی زۆر ڕغبەتیان لەسەرەتی و مشتری خۆم بە تایبەتی هەیە هەرچەنە لە ئێستا هەنێک خانمی تر دەستیان کرۆ بەکاری کێشانی نەخشی خانە بەڵام ئەو یەکجار لای من نەخشی خانەی کێشاوێ بێگومان سەردانەکاتەوە دێتەوە و سپاس بۆخوا زۆر لە ئیشەکانم ڕازین. سەرەتای نەخشکێشانی دەست ئەوە بوو کە لە جامیعە من بۆ دەستی خۆم ئەم کێشا بۆ هاوڕێکانم حەزم لێی بوو خۆم هەر پێش ئەوەش کە ئەم تیوب بوو نەخشی خانەیە بێتە کوردستانە کۆمەڵادێکی هیندیە کللتوری هیندە بەگشتی و خەلیج بەکاریە هێنێ ئێمەش هەر خۆمان وەکو کورد خەنی کوردیمان هەبووە بەڵام ئەم شێوازە نەبووە کە ئێستا هەیە شەوانی جێژن ئێمە بەکارمان هێناوە گرتومانەتە دەستمان و دواتر کە بەیانی هەستاوین سیرمان کردو نەخشێک دەرچوە بەڵام من ئەو کاتێش هەر نەمەکردە دەستمەوە هەر خۆم چلکەی شقارتە بەکارمە هێنا و نەخشم پێ دروستە کرد. ئیتر ئێستاش بەردەوام نەخشی نوێ و کاری نوێ ئەەکەین دیارە ئێمەی مرۆڤ هەمیشە هەم مناڵ بێت هەم گەنج بێ هەم پیر بێ یاخود خانم بێ یاخود پیاو بێ پێویستەکان لەسەر حەز و توانە و خولیاکانی خۆی بوەستێت و بتوانێت ئەو خەونانەی کە خۆی هەیەی بهێنێتە دی هەرچەنە کۆمەڵگا یاخود خێزان لەوانەیە چۆنەڵی پشتگیری نەکەن ڕەنگە ئەسڵەن بەرە و ڕوبەڕووشی ببنەوە بەڵام مرۆڤ پێویستەکە کارێ بکە کە ها دڵی خۆی مرتاحکە ئەویش کە شتێک بێت لە کۆمەڵگە لانەدا بۆن لە دین لانەدا لە کۆمەڵە شت هەیە ئێمە بتوانین خۆمان گرنگی پێ بدەین خۆمان جوانی بکەین یعنی بەجددی کۆمەڵە شت هەیە کۆمەڵە کار هەیە ئێمە ئەتوانی خۆمان وا جوانی بکەین لە بەرچاوی خەڵکە کە خەڵک چاومان لێ بکات. بێگومان خانمانیش پێویستەکات لەسەر پێی خۆیان بۆستن چگە هەمومان حەز و توانە و خولیامان هەیە و بێگومان توانای خانمان لە چاو پیاوانە جیاوازە هەروەکو چۆن پیاوان لە چاو خانمانە توانە و لێهاتوویەکانیان جیاوازە بە هەردوو لای شەو تەواوکاری یەکترین و ئێمەش تەمەنێکمان هەیە کاتمان هەیە پێویستەکان سوود لەو کات و دەرفەتانەی ژیانمان وەرگین دیارە ئەوەی کە گروپی خەیاڵی خانمانی جیا کردێتەوە لە چاو گروپ و ڕێکخراوەکانی تریکاری دەستی ئەوەیە کە ئێمە کۆمەڵێک خانمی دەستڕەنگینین حەزمان کردووە هەر تەنها خانمانی تیابن گروپەکەمان خۆمان خانما لە نێوان خۆمانە پشتگیری و پاڵپشتی یەکتر بین ڕەنگە پیاوان بتوانن بۆ هەر شوێنێک بۆ دەرەوەی وڵاتیش بێت بتوانن چالاکیەکانیان ڕێک بخەن و کاری خۆیان ئەنجام بدەن بەڵام خانمان پێویستیمان بە پشتگیری یەکترە بە هاوکاری یەکترە سپاس بۆخوا ئەندامەکانی گروپی خەیاڵی خانمان لە هەموو شوێنێک جێدەستیان دیارە بە لێهاتووی و تواناکانیان بەکارە جوانەکانیان و لە هەمان کاتیشە بەو یەکریزی و خۆشەویستی کە هەیە لە نێوان گروپەکەمانە ئێمە وەکو خانمان بەگشتی ئەوانەی کە کاری دەستیەکەن زیاتر لە پێشانگا و چالاکیەکانە کارەکانیان ساغەکەنەوە دەرفەتێکی باشترە وەک لە کاری ئۆنلاین یاخود کاری ماڵەوە یاخود کارێک بکە لە بازار تۆر بۆ نمونە دوکانێ بگری تایبەت بە کارەکەی خۆت ئەکرێ بڵێ دوکان باش بێ بەڵام لە شوێنێکە کە باش بێ کە گونجاو بێ کە ڕێژێکی زۆر خەڵک بە بەردەم دوکانەکە بڕوە یاخود حەز بکەن سەیری ئەو شتانە بکەن بەڵام پێشەنگاکان دەرفەتێکە بۆ ئەو کەسانەی کە حەزیان بە چالاکی و فیستیڤاڵە لێوەیە کە یەن سەردانی پێشەنگاکەکەن بێگومان ئەزان کە کاری دەستی تایە کە کۆمەڵە کاری ناوازی تایە کە لە شوێنی تر نییە شتێکی بازاڕی نییە لەبەرەوە سەردانی پێشەنگاکانەکەن ئەو کرێی دوکان زۆرە لەبەر ئەوە ڕەنگە نەتوانن بە هەمان شێوە چۆنەڵی دوکان بگیرێت یاخود زیاتر هەستەکەم پێشەنگاکان گونجاوترە بۆ ساغۆنەوەی کارەکانمان پێیانم بۆ هەموو خانمێک کە توانە و لێهاتوویەکی هەیە یاخود هەر گەنجێک هەر کەسێک ئەسڵەن لەوانەیە کەسێک بێت بە تەمەن بێت کە شتێکی داهێنان نوێکاری جوانەکات ئەو شتێکە لەوانەیە لە سەردەمی خۆیان نەیتوانی بێجێبەجێکە لە ئێستاە دەریە خات بەڕاستیە بێتە جێگەی سەرسوڕمان و چۆنەڵی دەنگدانەوێت لە نێوان تۆڕە کۆمەڵایەتیەکانە لەبەرەوە با ئێمە هەتا بتوانین ئەو دەرفەتێک کە لە ژیانە هەمانە لە هەر تەمەنێکا هەیە هەر فکرێ هەر بیرۆکەیە جوانیەک شتێکمان هەیە بۆ ژیان با بتوانین چۆنەڵی عەرزیکەین نمایشیکەین چکە ئێمە هەمومان پێویستیمان بە یەکترە بیرۆکەی من جیایە لەگەڵی کەسێکی ترە بە هەمان شێوەی ئەو کەسە ژیایە لەگەڵ کۆمەڵی کەسی ترە هەمومان پێویستیمان بەوە هەیە کە ژیان جوانکەین.